بەڕێز کاک شاسوار هەموو لایەک دەزانن کەوا بەناحەق زیندانی کراوە بەبێ ئەوەی هیچ بەڵگەیەکی یاسایی لەسەر بێتن. ئەوەی کە بەرامبەر کە بە بەڕێز کاک شاسوار کراوە کەیسێکی سیاسی بووە، بۆیە چاوەڕوان دەکەین کەوا 4 هەفتەی ئایندا کاک شاسوار ئازاد بێتن و ئێمەش وەکو نەوەی نوێ سەبارەت بە پرسیارەکەیت کەشێت کە باس لەوە کرد بەشداری حکوومەت دەکەن. ئێمە وتەبێژێکمان هەیە، ئێمە حزبێکی مەرکەزینە، هەر کسێک بکەین هەر کارێک بکەین وتەبێژەکەمان دەتوانن پەیوەندی پێوە بکەن. دوجار ئێمە لەناو ئەو مەرکەزیەتی کە هەیە کە بەڕێز کاک شاسوار سەرۆکی جوولانەوەکەمانە هەر بەڵێنێک هەر بڕیارێک هەر شتێک بداتن بە دڵنیاییەوە فراکسیۆنی هەرێمی کوردستان کە 15 پەرلەمانتارین ئێمە پابەندی وشە بە وشە و بڕیار بە بڕیاری بەڕێز کاک شاسوارین لەگەڵمان بی لە زیندان بی ئەمە پابەندی. ئەمە شەرم دەکەم بەڕاستی، یعنی سپاس بۆ بەڕێزت، بەڵام خوا یعنی ئینسانێک بی خۆفرۆش بی. ئێمە کار بۆ ئەوە دەکەین کەوا ئینسانەکان ئازاد بن، ئازاد بن، کەوا کەرامەت نەفرۆشێت. ئەوەی کە باس دەکاتن دڵنیا بە بەخۆی پێویستی بەو پارە هەیە، بەخۆی پێویستی بە خۆفرۆشی هەیە. ئەوە ئێمەی نەملمان نەداوە بۆ دەسەڵات، بۆ پارە، بۆ هێزەکەی، بۆ هەموو شتەکان. ئەوەی لای ئێمە گرینگە پلە و مانسەب و پۆز نییە. ئەوەی لای ئێمە گرینگە ئەمە تەنها پەرۆشی چارەسەرکردنی کێشەی هاوڵاتیانی.